کۆتایی قسەکانی ئەم شەوم لە شەوی قەدرە، لە شەوی ڕێز و لە شەوی پێزە. چێ دەیەوێ بەڕێز بێ لای خوا و لای خەڵک لای هەموو دنیا؟ چێ دەیەوێ کەوا ژیانی پڕ بەرەکەت بێ؟ بڕیار بدە ئەگە دایک و باوکت لە ژیانایە و لەم شارەدا وێستا دەچیتەوە ماڵەوە، ڕەحمەتی خوا لەو کەسەی ئەیکا بە واجب لەسەر خۆی. ئەس ئەم شەو ئەمەندە بکەن هیچ کەم لێتان ناوێ. چوویتەوە دەستی دایک و باوکت ماچکە، یەک سەبڕە دەستی دایک و باوکت ماچکە. ئەگەر ئەو کەسەی کە دەست بە دایک و باوکت ناگە یەکسەر نامەیەکی دەنگی بۆ بنێرنەوەک لە خەوا بێ، بڵێ دایەجان خۆشم دەوی، باوەجان خۆشم دەوی، دەستەکانت ماچ دەکەم. یەکسەر نامەیەکی تخوا بۆ بنێرە، ئەو هەموو نامە بەو موبایلە بێ خێرت دەنووسی بۆم لاولا. یەک نامە بۆ دایکت بنێرە هەر ئێستا بڵێ دایەجان بە قوربانت بم، باوەجان دەستت ماچ دەکەم گەرنم ئازاکە لەکەم و کوڕیەکانم. ئەگەر لە ژیانە نەماوەندە دەستت چوون هەر ئێستا دوعای خێریان بۆ بکە. ئەو دوعانی تۆ بە دایک و باوکت دەگا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە قیامەتە زۆر کەسەیە پلەی هەرە بەرزی لە بەهەشتا ئەدرێتێ، ئەڵێ یا ئیلاهە یا رب العالمین مەمنونی لوتفتم، بەس وەڵڵاهی من ئەوەندەم چاکە نەکردبوو لە دنیادا ئەم شوێنە بەرزەم لە قیامەتا پێ بدرێ. خوا دەفەرمێ هی خۆت نییە، کوڕەکەت کچەکەت لە دوای خۆت هەموو ئەوەندە دوعای بۆ کردی، خوایە ڕەحم بە باوکم بکە، خوایە ڕەحم بە دایکم بکە. هەر دوعایەکت بۆ کراوە پلەیەک بەرزم کردویتەوە لە بەهەشتا، ئەم شوێنەی دوعاکانی ئەولادەکانتە. ئێستا دوعا بکە بۆ دایک و باوکت، بڵێ خوایە ڕەحم بە دایک و باوکم بکە لە ژیانە نەماون. ئەم شەو بڕیار بدە سەدەقەیەکیان بۆ بکە. ئەو سەدەقەیە دەچێتە سەی تای تەرازوەکانیان تازە هەموو پارەکانی دنیات بە دایک و باوکت ناگا. بەڵام خوای ئەرحەم الراحیمین دەرگاکەی نەبڕیوە، وەکو بیخەیتە بەردەستیان یارمەتی هەژارێک، پرۆژەیەکی خێری، مزگەوتێک، مەکتەبێک، نەخۆشێک، داماوێک، هەتیوێک، بێدەرەتانێک، قەرزارێک، ئەو هەموو خێری لە وڵاتەدا هەیە عەزیزم. بڵێ خوایە هەر لە نێتی دڵی خۆشدا، خوایە ئەمە بۆ دایک و باوکم هەدیە بێ، وەڵڵاهی یەکسەر لە قەبرەکەیە پێش شادمان دەبێ، یەکسەر لێت ڕازی دەبێ. ئەگەتان لە دڵی دایک و باوکتان بێ، ئاگامان لە دڵی دایک و باوکمان بێ، با بەڕێز بین، با بە پێ